تا من ما بمگەنجانی بێرمیگام و سەوەڕەت نایڵم پێ نابن. من نام ئالانە لە وڵاتی بەریتانیا ئاژم لە شاری بێرمیگام ماوەی چەند ساڵێکە خەریکی ئیشی نانەوەیم لە تەمەنی 13 ساڵیەوە من لە ناوە میشام. ئیتر سپاس بەخوایت لە بەریتانیاش لێرە لەگەڵ براکانمە دوکانێکمانداناوە لە منتیقەی سەوەڕۆت منتیقەیەکی کوردی لە بەریتان لە شاری بێرمیگام. ئەتر کوردەکان ڕۆمان تەیەکەن لێرە قەومەکانی کەم بەعام ڕۆمان تەیەکەن ئینگلیز ڕۆمانی بە زۆری پاکستانی و هندی ومانە زیاتر ڕۆمان تەیەکەن لەگەڵ کوردی خۆمان و ئەفغانی و ئەتر هەموو جۆرە قەومیەتە لای ئێمەوە. ئێمە نانی کوردی خۆمان نانی بازاڕیەکەین لای خۆمان پێڵن کولێرەمان هەیە نانی دەبڵمانەیە نانی تەنورمانەیە سێنان بە پاوەنێکە لای ئەمە کولێرە دوو نان بە پاوەنێکە نانی دەبڵمانەیە نانی بە پاوەنێکە ڕۆتیمان هەیە سێ ڕۆتی بە پاوەنێکە زیاتر ڕۆتی بۆ پاکستانی ئەیکەین بۆیە ڕۆتی نانی گوێیە نانی گوێ لێرە پێڵێن ڕۆتی. بەڵێ من لە تەمەنی 13 ساڵیەوە لە ناوە میشام لەگەڵ باوکم و براکان مار بۆ ماوەی بماوەتەوە لەوانەوە. ئێستا مشتەرێ بەڕێزە شادۆ دوونانی دەبڵی جوانی کوردەواری بۆکەم. لە ساڵی 1990 باوکم وەستای نانەوای و ئێمەش خۆم و براکانیشم چەند برایەکین هەمومان خەریکی ئیشی نانەوەی. سپاس بەخۆوە چەند ساڵێکە من لێرەم هەر لەسەر ویشە بەردەوام و ویشێکی پاک و حەڵاڵە لەخوا بەزیاوێت ئێمە فێر بوون. نانە دەبڵەکەی ئێمە وەکو کولێرەی کوردستانەوەی کاتی خۆی لە لادەیە بۆیان نەکردین بە تەنور بە کونجی و بە ڕۆنی کوردی بە تەرتیباتەوە. ئەمە ڕۆژانە لە سەعات دەی بەیانیەوە دوکانمان کراوەیە بۆ سەعاتەشتی شەو. بانیان بە بۆنەوەی کە بانێ و لێرە قەرەباڵخە زیاترە خەڵکیە بۆ نانی گەرم و ماسەوانە ئێوارانیش بۆنەوەی خەڵک زیاتر لە هیچ تاوە بێ قەرەباڵخە بێ ئێوارانیش. تا من ما منایڵم پێ نابم کوردانی بێرمیگام و سەوەڕۆت بەتایبەت.